سەردانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ چین چ پێشاتێک بە دوای خۆی دادەهێنێت لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بەڕێز نادر ڕۆنگ شرۆڤەکاری سیاسی و ئابووری و ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبەری کۆمەڵی چینی بۆ توێژینەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەکینەوە لەگەڵم دەبێت. بەڕێز نادر سپاسکە لەگەڵ کوردستان 24 سەردانەکەی ترامپ چەند ڕەهەندی جیاوازی هەیە. ئەکرێت بڵین لە دوای ئەم سەردانە چه گۆڕانکاریەک ڕوودەدات هەم لە پەیوەندیەکانی ئەمریکا و چین هەم لەو گۆڕانکاریانەی کە لە بەردەم ناوچەکەدایە. سڵاو لە جەنابت و لە بینەرانیش. سەرەتا ئەم سەردانە سەردانێک بوو کە دواخرا واتە پێشتر دەبوو بکرایە. ئامانجی سەردانەکە زیادکردنی تێگەیشتنی نێوان سەرۆک ترامپ و سەرۆک شیە، هەروەها خاوکردنەوەی ئەو بازاڕە ئەو گرژانەیە کە لە بازار هەیە، هەروەها ئامانج لە سەردانەکە فراوانکردنی هەماهەنگیەکان و ئیدارەدانی قەیرانەکانە لە نێوان هەردوو وڵاتدا. ئێمە پێمان وایە کە دەرهاویشتەکانی ئەم لووتکەیە کاریگەری گەورەی لەسەر جیهان دەبێت. پێم وایە کە دەرهاویشتەکانی ئەم لووتکەیە لە داهاتوودا دەردەکەوێت، چونکە چین و ئەمریکا گەورەترین دوو ئابووری جیهانن، هەروەها دوو گەورەترین دەوڵەتن لە ڕێگەی هێزەوە لە تەواوی جیهاندا. لەبەر ئەوە هەبوونی هەماهەنگی لە نێوان ئەم دوو وڵاتە خزمەت بە هەموو جیهان دەکات. واتە ئەگەر ئەمریکا و چین هەماهەنگی بکەن هەموو جیهان سوود لەو هەماهەنگیە دەبینێت، کە جیهان پێویستی بە ئەم دوو وڵاتەیە، بازاڕی جیهانی پێویستی بە ئەم دوو وڵاتەیە. زۆر باشە. پێت وایە ترامپ لەگەڵ سەرۆکی چین چه بابەتێکی پەیوەندیدار بە پرسی ئێران باس بکات لەبەرەوەی ترامپ بەر لەوەی کە سەفەرەکەی بۆ چین دەست پێ بکات وتی پێویستم بە چین نییە لەبارەی پرسی ئێرانەوە قسەیان لەگەڵ بکەم. ئایا ئەم بابەتش دەخرێتە بەرباس یا تەنها باسی پەیوەندی ئابووری و بازرگانی و ئەمنی نێوان هەردوو وڵاتەکە دەکرێت؟ گومانی تێدا نییە کە پرسی ئێران قسەی لەسەر دەکرێت و دەکرێتە سەرمێزی هەردوو سەرۆک گفتوگۆی لەبارەوە دەکەن. پێم وایە کە سەرۆکی هەردوو وڵات زۆر بابەتیان لەبەردەسایە بوو ئەوەی قسەی لەبارەوە بکەن. لە ناویشیاندا دۆسیەی کۆماری ئیسلامی ئێران، دۆسیەی پرسە ئابووریەکان، لەگەڵیدا پرسی ئاڵوگۆڕی تەکنەلۆژیە، هەروەها هاوکاریکردنی یەکتر لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە. یەکێکی دیکە لە پرسەکان پرسی ئێرانە وەکو باسم کرد، بێگومان هەردوو سەرۆک قسەی لەبارەوە دەکەن، هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم ئێران کە پرسی گەرمن لە جیهاندا. هەردوو دەوڵەت دیدگەی خۆیان دەگۆڕنەوە لەبارەی پرسی ئێرانەوە. پێم وایە ئەم دوو دەوڵەتە یەکتر تەواو دەکەن، ئەوەی کە بتوانن منافەسە یەکتر بکەن، بەڵکو یەکتر تەواو دەکەن. هەردووکیان دەیانەوێت جیهان بە شێوەی بەڕێوەبرێت کە هەردوو لا براو. زۆر باشە. ترامپ لە سەفەرەکەی بۆ چین ئاماژەی بەڕۆڵی پاکستان و نێوەندگیری پاکستان کرد بە تایبەتی لەم ئاڵۆزیانەی ئەم دواییانەدا. پێت وایە کە ڕۆڵی پاکستان و کەناڵی پاکستان چۆن توانی واشنگتۆن و پەکین لەسەر مێزی گفتوگۆ کۆ بکاتەوە؟ ئایا ڕۆڵی هەبووە لە کۆکردنەوەی ئەم دوو سەرۆکە لەسەر مێزی گفتوگۆ لە پەکین؟ بەڵێ، پاکستان دەتوانین بڵێن کە چین پشتیوانی هەوڵەکانی پاکستان دەکات بۆ ئەوەی کە شەڕ کۆتایی بێت، بۆ ئەوەی کە گرژیەکان خاو ببنەوە. لەلایەکی دیکەوە ئێمە بینیومانە کە پاکستان بەشێکە لە هەوڵەکانی چین، واتە هۆڵی پاکستانی دات بەشێکە لە هەوڵەکانی چین بۆ خاوکردنەوەی گرژیەکان، بۆ چارەسەرکردنی کێشەکان، بە تایبەتی کێشە ئێران لە ڕێگەی دیبلۆماسیەوە. ئێران نەک لەگەڵ پاکستان بەڵکو خۆشی کاری کردووەکو نێوەندگیرێکی بنیاتنەر، هەروەها چین زۆر چالاکانە کاری کردووە بۆ ئەوەی نێوەندگیری بکات تا ئەمریکا و ئێران بگەنە جۆرە جۆرەکان ڕێکەوتن یاخود ڕێکەوتنی ئاشتی واژۆ بکەن. بۆیە پێم وایە کە هەر جۆر ڕێکەوتنێکە بێت بێ هەوڵی چین نابێت. زۆر باشە. ئەگەر باس لە ئەو باجە و گۆمڕەکانە بکەین کە ئەمریکا داینابوو لەسەر چین، ئێستا چین داوای هەڵگرتنی لە 100% ئەو باجانە دەکات کە ئەمریکا بەسەری داسەپاندوویەتی. ئایا ئەمریکا ئەمەوەکو کارتێکی فشار بەرامبەر بە چین بەکاردەهێنێت لەم کاتەدا یا ئامادە دەبێت لەسەرم بابەتە لەگەڵ چین بگاتە ڕێککەوتن؟
بەڵێ یەکەم شێت چین لە سەرەتای شەڕی بازرگانیەوە لەگەڵ ئەمریکا ئامادەی دەربڕیوە کە شەڕی ناوێت لەگەڵ ئەمریکا، شەڕی ئابووری ناوێت، شەڕی بازرگانی ناوێت، بەڵکو چین دەیەوێت کارەکان بە شێوەیەکی باش بچنە پێشەوە. چین سوورە لەسەر ئەوەی کە ناکرێتەوە باجی گومرگی بەکاربهێنیت وەکو کارتی گوشار، وەکو کارتێکی سەربازی دژی وڵاتێکی دیکە. چین لەگەڵ ئەمەدا نەبووە، هەرگیزیش ئەمەی نەکردووە. هەر بۆیە چین ئەوەی زانی کە ئەمریکاش پێویستی بە هاوپەیمانێتی، ئەمریکاش پێویستی بەوەیە کە لەگەڵ چین هەماهەنگی بکات. چین باش ئەوە دەزانێت کە ئەمریکا پێویستی بە بازاڕی چینە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی کشتتوکاڵ و بەرهەمەکانی فڕۆکە و بەرهەمەکانی تەکنەلۆژیە یاخود بەرهەمە دەگمەنەکان. لەبەر ئەوە هەموو ئەم هاوکارانە وامان لێ دەکەن کە بڵێن کە چین لەگەڵ شەڕی گومرگی نییە، شەڕی گومرگیش ئەمریکا تیایدا براوە نییە بە هیچ شێوەیەک، گومانی تێدا نییە کە شەڕی گومرگی یەکێکە لە تەورە هەرە گەرم و گرنگەکان کە دانوستانی لەبارەوە دەکرێت و هەردوو لالسەر زۆر باشە. جەنابەت ئاماژەت بە بابەتی ئابووری و سیاسی کرد، هاوکات ئاماژەت بە ژیری دەستکرد و تەکنۆلۆژیا کرد. ئێستا پەکین داوای سوکردنی سزاکانی سەر چیپە ئەلەکترۆنیەکان دەکات لەلایەن ئەمریکاوە. ئایا ئەمریکا ئامادەیە کە لەم کێبڕکێ تەکنۆلۆژیا لە بەرامبەر چین پاشەکشە بکات یا بگاتە تەوافق و ڕێکەوتنێک لەگەڵ چین لەسەرم پرسە؟ بەڵێ ئێمە بینیومانە کە سەرۆکی KTV یەکێکە لە ئەو کەسانی کە لەگەڵ سەرۆک ترەمپدا دێبۆ چین کە کۆمپانیایەکی ژیری دەستکردە. چین تەنها کارگەی جیهان نییە بۆ هەناردەکردنی چیپە ئەلکترۆنەکان، بەڵکو چین گەورەترین بازاڕیشە بۆ وڵاتانی جیهان بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان. چین دەتوانین بڵێن گەورەترین بازاڕە بۆ ساختکردنەوەی بەرهەمە ئەمریکیەکان. پێم وایە کە چین بەردەوامە لە زیادکردنی وەبەرهێنانەکانی لە بواری چیپی ئەلکترۆنی و کەرەستەکانی زیرەکی دەستکرد و بازاڕی کەرەستە ئەلکترۆنیەکان. هەر لەبەر ئەوە دەتوانم بڵێم کە هەماهەنگی لە نێوان ئەمریکا و چین جیهان دەگەێنێتە کەناری ئارامی، با جیهان ئەوە بیر نەچێت کە ململانەی نێوان ئەمریکا و چین لە ڕێئابووری سوود بە کەس ناگەێنێت. زۆر باشە، سپاس دەکەم بەڕێز نادر ڕۆنگ، شۆڤەکاری سیاسی و ئابووری ئەندامی ئەنجومەنی بەڕێوەبردننی کۆمەڵەی چینی بۆ توێژینەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەکینەوە لەگەڵ مابووی. سپاس.